سەبارەت بە کار و چالاکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی تەواوی لیژنەکانمان ئەرک و بەدواداچوون و چالاکی و سەردان و گەڕان و پشکنەکانی خۆیان لە ناو شاری سلێمانی سنووری قایمقامەتی قەزای مەڵبەند وەک ڕۆژانی ئاسایی جێبەجێ ئەکەن و تەواوی ئەو چالاکی و ئەرکانی کە پێیان سپێراوە لە هەموو ڕۆژەکانە لە تەنانەت لە ڕۆژە پشوەکانی شار لیژنەکانمان سەردانەکانی خۆیان ڕانەگرتووە. بەڵێ پێش چەند ڕۆژێک ئێمە هەڵمەتێکی فراوانمان کرد بە بەشداری لیژنەی باڵای قایمقامێت لەگەڵ بە هاوکاری تیمەکانی بەشی خزمەتگوزاری و ئامێرەکانی شارەوانی سلێمانی بە پشتیوانی هێزەکانی ئاسایشی سلێمانی ئەو شوێنانەی کە کاری سەربڕینی تیاکرا لە مەیدانی ئاژەڵی سلێمانی ئێمە سەرجەم ئەو شوێنانەمان تێکدا لەبەرەوەی ئەو شوێنانە هیچ ڕێنمایی و هیچ مەرجێکی تەندروستی و لایانی ڤێتەرنەریان تیا ڕەچاو نەکردووە. بەردەوامی ڕۆژانە بەردەوامین گەڕان و پشکنەکانمان چڕتر کردوتەوە. ئێستا تقریبا نزیکی 22 لیژنەمان هەیە و ئەوانەی کە باسم کرد لیژنەی تەندروستیمان نوێنەری تەندروستیمان لە لیژنەکانە ئامادەیە و وەکو باسیشم کرد لە ڕووی تەندروستیەوە ئێمە چاودێری وردی ناو بازاڕەکەین.